من زۆر نزیکی هەواڵزیلان بووم پێکەوە هەم خەباتی ژنۆلۆژی هەم خەباتی ناوەندی ئەرشیف و توێژینەوە و کتێبخانەی ژنی کوردمان بەڕێوە دەبرد. ئەو کەسایەتێکی زۆر قوڵ و سەنگین و هۆشێکی ئازادی هەبوو. بەردەوام خەونی ئەوەی هەبوو کە چی دەتوانێت بکات بۆ ژنی کورد و ژنانی جیهان. لە کەسایەتی ئەودا هێزم وەردەگرت ڕاستی من وە زۆر شتی لێوە فێر بووم. کات بۆ باشوور من نزیکەی 5 ساڵە دەیناسم بە شانازیەوە خۆم یەکێک بووم لەوانەی کە داوای پەروەردەی ژنۆلۆژیم کرد هەر لەو ڕێگەشەوە ناسیم و دواتر بووم بە یەکێک لە ئەندامانی ناوەندی ژنۆلۆژی و کتێبخانەی ژنی کورد. خەونی ئەو تێکۆشان بوو بۆ ژنی کورد، بۆ ئازادی، بۆ سربەخۆیی. خەونی ئەو یەکگرتنەوەی ژنی کورد بوو کە ئێستا پارچە پارچەیە وەک هەر لایەنێک و دۆخێکی تر. دەیوە دەبێ ئەگەر ژن لە پشت ژن بێت هێز وەردەگرێ و دەسەڵات نەک دەسەڵات بۆ مانای دەسەڵاتی پیاوساڵی و دەسەڵاتداریە، بەڵکو دەسەڵاتێکی میان ڕەوی هاوسەنگی دەبێت. بەڵام ئێمە بە دڵنیاییەوە هاوخەباتی ئەو دەبین، بەدیهێنەری خەونەکانی ئەو دەبین. بەداخەوە بۆ ڕووداوی ڕوویە ئێمە بە توندی ئیدانەی ئەو تیرۆرکردناکەین کە ناگیهان کرایە ئامانجی ئەوە. بەڵام ناگیهان خەونی زۆر گەورەی هەبوو، ئەویست هەموو ژنانی کورد کۆکاتەوە، کتێبخانەیەکی ئەرشیفی بۆ ژنەکان دروست کات. بەڵام مخابن نەیانهێش ئەو خەونەی خۆی ڕێبەری بکات. بەڵام ئێمە ئەو هێزەمان هەیە کە بتوانین بەردەوامی بە خەونەکەی ئەو بن. ئەو کەسێکی میهرەبان بوو، هەمیشە ژیان دۆست بوو، هەمیشە هونەر دۆست بوو، هەمیشە خەونی گەورەی هەبوو بۆ ژنان، هەمیشە پێشەنگ بوو. بۆیە بەڕاستی کارە ساتێکی گەورەیە. دیارە لە پێشتریشە ئەم تیرۆرکردنە بۆتە ئەوەی دیاردەیە کە لە سلەیمانیە بۆتە جێگەی ئەوەی کە دوژمنان بە ئاسانی دەستیان بگات بەو کەسانی کە مەبەستیانە. هیوادارین بتوانین ڕێگری لەوە بکرێت کە نەهێڵن ئەم قەزیانە بەلاڕێیە ببرێت، بەڵکو بتوانن ئیشی لەسەر بکەن بۆی هیچ نەبێت دووبارە نەبێتەوە، چونکە هەمومان ئەزانین ئەمانە بەردەوامی هەیە بۆ دواتریش. مەترسیە بۆ هەموو ژنێک، نەک تەنها ژنێک کە خەباتی کردووە.